إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن والاه. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. براستي أم مجلسا جێگای دڵخۆشیە بۆ مرۆڤی مسلمان، چونکە ئەو تەمەنەی کە هەمانە کاتێک کە مراجعەیەکی ڕابردووی خۆمان ئەکەینەوە ئەو تەمەنمان لە چیا سەرف کردووە، کاتێک کە ئەبینین لە خزمەتی قورئانی پیرۆزە سەرفمان کردووە بەکارمان هێناوە مرۆڤ زیاتر دڵی پێی خۆشە بێت. وەک خوای گەورە لە سوورەتی العەسڕ فەرمێ والعەسڕ إن الإنسان لفي خسر. سوێن بە کات ئەخوا کە ژیان و تەمەنی ئێمە بریتیە لە کات. هەموو مرۆڤایەتی بەردەوام لە خاسارەتایە. بێگومان ئەو دەقە و ئەو ساتی کە لە ئێمە ئەڕوات لە تەمەنی ئێمە خەسارە بێت. بەڵام ئیستیثنایەکمان هەیە بۆ ئەو کەسانەی کە إلا الذين آمنوا وعملوا الصالحات. تەنها ئیماندار تەمەنی لە خەسارەتانیە، چونکە تەمەنەکەی لە کردەوەی چاکە بەکاری هێناوە، ئەم کردەوە بەزایە نەچووە، لە دوا ڕۆژە خوای گەورە پاداشتی هەیەتەوە. خۆشەویستان، نزیکەی 2 ساڵ ئەبێت لە خزمەتی ئەم مامۆستا بەڕێزانەیە خەریکی پیرۆزترین زانست بووین کە زانستی قورئانی پیرۆزە و خەریکی قیراءات بووین، قیراءاتی 10. بە نزیکەی 2 ساڵ لە خزمەت ئەم مامۆستا خۆشەویستانەیە. جێگەی شانازیە بۆ ئێمە، جێگەی شانازیە بۆ ڕێکخراوەکە کە سوپاس بۆ خوای پەروەردگار لەم زانستەیە قاڵ بووینەتەوە لە خزمەتی قورئانی پیرۆزداین. لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لەم مامۆستا بەڕێزانە ئەکەم. هیوادارم سەرفراز بن، سەرکەوتوو بن، بەردەوام بن لە بەخشینی ئەم زانستەیە بە هیوای ئەوەی کە ئینشاءڵڵا چەندین فێرخواز و قوتابی لە خزمەتیانە ئەم زانستە وەربگرن. خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ بکات، ببێتە مای خێری دنیا و قیامەتمان. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. حمد و سنا و سپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تاکوە تا زەمان.
وقل ربي زدني علما. يشكي زور سپاسی بەڕێز جەنابی مامۆستا دانا ئەکەین کە ئەمماوە دوور و درێژە بەڕاستی لە خزمەتیا بووین و ماندوومان کرد خۆی و خوشکوبرایانی ڕێکخرا و هەروەها خانەوادەی بەڕێزیان خی پەروەردگار وەخاتە ناو جوانەکانی خۆی ئەم ڕێکخراوە بکاتە شوێنێک بەڕاستی لە ڕۆژی قیامەتە مسلمانان شانازی پێوە بکەن بە تایبەتی مامۆستای بەڕێز. بەڕێزان زانستی شەرعی بەحرێکە نهایەتی نییە و ئێمەش نزیکەی 30 ساڵ بەسەرەوە خەریکی زانستی شەرعی. من ئیجازەی مەلایەتەکەم ساڵی 97 بووە، بەڵام وەکو معلومە لای بەڕێستان و لای زۆربەی خەڵک زانستی شەرعی یان ئیجازەی مەلایەتی قەدیم لە کوردستانی کۆمانە گرنگیەکی زۆری بە قورئان نەداوە، تەنها قیرائی حەفظ ئەوش زۆر جار کەموکورتی هەبووە لەلایەنی تەجویدەوە ڕاستی. بۆ ئێستا مامۆستا قەدیمەکانمان مەسەلەکە ئەوە نییە کەم تەرخەم بن لە مەسەلەی قورئانە، بەڵکو هەر ئەوەندە گرنگی بە قورئان دراوە لەو کاتە. لەبەرەوە ئێمە بە زەڕورمانزانی بە تایبەتی لەم سەردەمە ئێستا لەخوا بەزاو بێ علمی قراءات لە کوردستانی خۆمانە گرنگیەکی زۆری پێ ئەدرێت. لەبەرەوە بە زەڕورمانزانی جگە لەو زانستەی کە کاتی خۆی وەرمان گرتووە لە حجرەی فەقێتیە و پاشان لە زانکۆ، ئەم زانستی قراءاتش بخەینە پاڵی. بۆیە 2 ساڵە لە خزمەتی مامۆستای بەڕێز مامۆستا دانایە خەریکی ئەم قراءاتین. الحەمدولله ڕەنجەکەمان هەوڵ و کۆششەکەمان گەیشتە پایان. سوپاس بۆ خۆی پەروەردگار ئەوە ئەمڕۆ کۆتاییمان پێهێنا. داواکارم لە خۆی پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی پاداشتی مامۆستا و بنەماڵەکەی باتەوە و هەروەها وایش بە مامۆستایانی ئاینی بکە کەوا هەمویان هیممەت بکەن، کۆشش بکەن زیاتر جگە لەو علمەی کە هەیەە لەخوا بە زیابێ لە علمەکانە تقریبا نەتوانم بڵێم زۆربەی مامۆستایان قسووریان نییە، بەڵام گرنگی زۆریش بە قورئان و بە علمی قراءات بدەن، چونکە ئەوە زۆر زەڕورە. ناکرێ گەنجێک لە پشتی تۆ نوێژەکە هیچ لە علومی شەرعی نازانێ، بەڵام شارەزایی هەیە لە قراءاتە و هەڵە لە تۆی مامۆستا بگرێ بەڕاستی. خۆ هەڵە هەر ئەگیرێ، هەر کەسێک چەندی علمی زیاد بێ هەر هەڵەی لێ ئەگیرێ، بەڵام خۆشە مامۆستای ئاینی لەو بوارە چۆن لە بوارەکانی ترا و لە علمەکانی ترا پێشەنگە لەو بوارەشە پێشەنگ بێ. بۆیە داواکارم مامۆستایانیش هیممەتی بکەن لەم بوارە. خۆی تەعالی پاداشتی جنابی مامۆستا بداتەوە و پاداشتی مامۆستا مەلا هەردیش باتەوە. بەڕاستی جاری وها بووە من مامۆستامیش لەگەڵ مامۆستا دانایە ماندوو کردووە، چونکە مامۆستا پێشی من کەوت لە تەواوکردنەکەیە، مامۆستا هەردیش هاوکاری من بووە. خۆی تەعالی پاداشتی خێری باتەوە. زۆر جارگوێی لێ گرتوم، چەندەها سەعات جاری وها بووە لە کاتی خۆی گرتووە بۆ ئێمە. بارك الله فيهم. خۆی تەعالی ڕەحم بە هەموو لایەکمان بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. إن الحمد لله نحمده ونستعين ونستغفر ونستهدي ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن والاه. یەشێکی سوپاس و ستایشی بێپایان بۆ خۆی پەروەردگار کە هاوکارمان بوو لە خزمەتی مامۆستا دانایە بەندە و مامۆستا تاریک توانیمان قیراءەی عەشر بۆ ماوەی 2 ساڵ لە خزمەتیا بین، زەحمەتی بین کاتی بگرین. هەزاران شکر بۆ خۆی پەروەردگار کە توانیمان لەو ماوە زەمەنیە بتوانین قیراءەی عەشر تەواو بکەین بە کۆمەڵێ سەرنج و تێبینیش کە هەموو جارێک زەحمەتی کێشاوە و پێداوی. خوای گەورە هەزاران جار پاداشی مامۆستا دانا باتەوە، نمونە و ئەمسالی زۆر بێ، هەروەها پاداشی خانەوادە بەڕێزەکەشی باتەوە کە زۆر بەجێر زەحمەتیان کێشاوە، خزمەتی ئەم دوو براکەی خۆیان کردووە، خۆیان ڕازی بێ. هەروەها ڕێکخراوی ئیسرا دەورێکی کاریگەری هەیە لەسەر بەرەو پێشچوونی پەروەردە و قیراءات بە تایبەتی
لە سلێمانیە خوای گەورە ئیدامە با بەم ڕێکخراوە بەرەکەتداریکە سەرکەوتوویکە بەرەو پێشی بەرێ بۆ ئەوەی دایان مامۆستا و دایان فێرخوازی تریش لە خزمەتی مامۆستا دانا و سەرجەم ئەو مامۆسایانی تری ئیسرایە بتوانن فرە و بە زانستەکانی خۆیان بن. خوای گەورە پاداشی بەخێری باتەوە لە جاتی ئێمە هەزاران جار پاداشی بەخێری باتەوە. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. بەڕێزان کاتێک ئێمە باسی مۆڵەتی قیراءات ئەکەین ئەبێ بزانین کە ئەم مۆڵەتە تایبەتمەندیەکی زۆر گرنگی هەیە، ئەویش بە شێوازی سەنەدە. سەنەدیش واتە کاتێک کە من ئیجازە وەرگرتووە لە مامۆستا بەڕێزەکەم، ئەو مامۆستا بەڕێزەیش لە مامۆستایەکی تری وەرگرتووە، دەما و دەم ئەو ئیجازە وەرگیراوە. واتە ئەم قورئان خوێندنەی کە پێڵین مۆڵەت لە خزمەتی مامۆساکەیە هەموو ختمەکە کراوە، ئەو مامۆسای تریش بە هەمان شێوە هەتا ئەگاتە هاوڵە بەڕێزەکان ڕزای خۆیان لێبێت و هەتا ئەگاتەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دواتر بە جیبریل و بەخوای پەروەردگار. کەواتە ئەم سەنەدە گرنگی خۆی هەیە، پیرۆزی خۆی هەیە. خوای پەروەردگار لێمان قبوڵ کات، پیرۆز بێ لەم مامۆسا بەڕێزانە. هیوادارم ئینشاءڵڵا بەردەوام بن لە خزمەتی ئەم زانستە پیرۆزەیە و خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ کردبێت. مۆسەیگیان پیرۆزی یاخ. مبارەک بێ یاخوا. دڵی خۆی ئینشاءڵڵا. مۆسەیگیان پیرۆز بێ. جزاكم الله خيرا. دار بن الله تعالى علم تنزيل في موصيك. مۆسەیگیان یاخوا پیرۆز بێ. یا ربی مبارەک بێ. دڵی خۆش ئینشاءڵڵا. وافقە یاخوا. یاخوا پیرۆز بێ بە دڵی خۆش ئینشاءڵڵا. پیرۆزبایی لە ئەم مامۆسا خۆشەویستانەکەین. خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ کردبێت. ئێمە وەکو ڕێکخراو لە خزمەتی هەر کەسێک داین، هەر خوشک و برایەکدا لە مناڵەوە هەتا نەوجەوان و هەتا گەنج و هەتا بەتەمەن، هەر کەسێک خوازیارە فێری زانستەکانی قورئان علومە شەرعیەکان ببێت، دەرگای ڕێکخراو کراوەیە بەبێ جیاوازی. خوای پەروەردگار بەرەکەتی خۆی زیاتر بڕژێ بەسەرمانە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم.